ڕێکخراوی زاد و ڕێکخراوێکی تەندروستی خێرخوازی بێلایەنە بۆ خزمەتی نەخۆشی کەم دەرامەت و هەژار و ئەو نەخۆشانی کە توانای ئەنجامدانی نەشتەرگەریان نییە هانا بۆ ڕێکخراوی زاد دەهێنن. ڕێکخراوی زادیش ئەلحەمدولیلا تا ئێستا توانوێتی خزمەتێکی باش بکات لەو بوارەیە چەندین نەشتەرگەری و پێداویستی پزیشکی دابین بکات. هاوکارێکی باشمان هەیە هەم لایەن خەڵکەوە زۆر بەدەم ڕێکخراوەکەوە هاتوون و هاوکاریان کردوین و پێیان خۆشە کە ڕێکخراوێکی وا هەیە کە لە خزمەتی خەڵکا بێت و توانیمانە ژمارەیەکی زۆر زیاد لە 2000 ئەوەنە نەشتەرگەری بکەین و نزیکی 3000 نەخۆش ببینین و ئەو نەخۆشانی کە کەم دەرامەتن و فعلەن ئێمە ئەبێت دوو لیژنە لێرە بیان بینێت بۆی بزان کە فعلەن پێویستیان بەوەیە کە هاوکاری بکرێن زاد بتوانێت هاوکاریان بکات لیژنەی پزیشکی و لیژنەی بەدواداچوون کە بیسەلمێنێت کە ئەم خێزانە نەخۆشن ڕاستە نەخۆشن بەڵام ئایا هەژارن ئەگەر نەخۆش بوون و هەژار بن ئەوە حتمما ڕێکخراوی زاد کاریان بۆ کات. هاوکاریەکانی ڕێکخراوی زاد زیاتر هاوکاری مرۆییە باشە یعنی ئێمە لێرە ئەو کەسانی کە لێرە کارەکەن لە ڕێکخراوەکە کەسانی خۆبەخشی کارەکەم بۆ ڕێکخراو بۆ خزمەتی ئەو کەسە هەژار و کەم دەرامەتانە. ئەو پزیشکا هاوکارانی کە هاوکاری ڕێکخراوەکەن نەشتەرگەریەکان بۆ نەخۆشەکانمانەکەن و ئەو کەسانش کە بڵین ئایانەوەی هاوکاری بگەێنن ئێستێمە بۆ نمونە پرۆژێکمان هەیە لە ڕێکخراوی زاد پرۆژەی کەفالەتی نەخۆش هەر کەسێک هەر بەڕێزێک هەر خێرخوازێک پێی خۆشە کەفالەتی نەخۆشێکی ڕێکخراو بکە ئێلای ئێمە ناو تۆمارەکە ئەتوانێت نەشتەرگەری نەخۆشێک بگرێتە ئەستۆ. ئێمە لە نووسینگەی سەرەکی ڕۆژانە نزیکی 10 بۆ 12 کارمەند لێرە کارەکەن بۆ خزمەتی نەخۆشەکان لەگەڵ ئەوەشا چەند لقێکمان هەیە لە شار و شارچکەکانی هەرێم وەکو کەرکووک، هەڵەبجە، ڕاپەڕین، گەرمیان، لقی سلێمانی کە ئەمانە لە هەولێر کە ئەمانە هەمووی کۆنتاکتیان لەگەڵ ئۆفیسی سەرەکیە لەگەڵ نووسینگەی سەرەکیە هەر نەخۆشیەکە بێ ڕاستەوخۆ نەخۆشەکان هێرن بۆ نووسینگەی سەرەکی و لێرە ئیشەکانیان بۆ ئەکرێت. خۆشبەختانە ئەوانی کە لێرە ینی خەریکی ڕاپەڕاندنی کارەکانی کارە ڕۆتینیەکانی ڕۆژانەی زادین زۆربمان ئافرەتین تەقریبی 8 ئافرەت لێرە ڕۆژانە داوامەکەین و کارەکان ڕاپەڕێنین. بە حکمیەوەی ئافرەت هەمیشە لە کۆمەلگای هەوڵی ئەوەی یاوەکە خزمەتی لایەنی بەرامبەر بکاتجا هەرچین و توێژێک بێت هەمیشە لە هەوڵی ئەوەیە بووە کە تواناکانیان یارمەتیەکانیان پێداویستەکانیان هەر شتێک کە پێویستیانە بتوانێت بۆیان دابین بکات بەبێ گوێدانە ئەو مەسئولیات و ئەو زەحمەتە و ئەو ئەرکی کە لە سەرشانیەتی کە ڕۆژانە ڕوبەڕووی ئەبێتەوە توانێتی بەردەوام کاری خۆبەخشی بکات. لە ماوەی 3 ساڵی کارکردنمانە تا ئێستا نەحکومات نەلایەنی پەیوەندیدار هاوکاری مادی ڕێکخراوەکە نەبوون بەڵام لە ڕووی کاری ئیداری و ئەو کارانی کە پێویستی بە تازەکردنەوەی فرمانەکەمە فەرمانی کارگەری ڕێکخراوەکەیان هەر کاروبارێکی ئیداری هاوکاریان کردوین تا ڕادەیەک. ئێمە زیاتر بۆ ئەوەی دڵنیابینەوە لە نەخۆشەکە و بەتەواوی تەشخیص بکرێت چونکە ئێمە لێرە تەنها ڕێکخراوەکەی نەخۆشخانەمانە ئەینێرینەوە بەلای پزیشکی پسپۆر ئەوان لەوێ ئەو نەشتەرگەری و ینی جۆری فەحس و ئەو ئەشیانی کە پێویستە ئەیکات بۆمان تەشخیصەکات دووبارە ئەینێرێتەوە بەڵام ئێمە لێرە لیژنی پزیشکیەکە دڵنیا ئەبێتەوە بەپێی ئەو فەحسانی کە پێشووتر کردوێتی و دوکتۆر قسەی لەسەر کردووە ئەوانە ئەبینرێت. بەڵام وەکو ئەوی چارەسەر بۆ نەخۆشەکە بکەین لێرە ناخێت لێرەیە ناکرێت. ئێمە لێرە هەموو جۆرە نەخۆشێک ڕومانتیەکات بە زۆری نەشتەرگەریە لە دوای نەشتەرگەری دەرمان دواتر بۆ ئەوانی کە تیشک ئێماڕای لایەن لە سیتیسکانەوە کە پێویست بێ بکرێت و جۆری نەشتەرگەریەکان لە نەشتەرگەری بۆ نمونە کەمترەوە تاوەکو نەشتەرگەریەکی زۆر گران ئێمە لێرەیەکەین بەڵام نەشتەرگەریەکانی دەروی وڵات لە توانای ئێمانی ئێمە ئەوانە ناکەین. لە سەرەتای دروستبوونی زادەوە کۆمەڵێک پزیشکی زۆر هەر بە خۆبەخشی لێرەیە لە لیژنەکان دانیشتون و نەخۆشیان بینیەوە و لە ئێستا ئێمە کە خۆمان لێرە لیژنی پزیشکیمان دروست کردووە دکتۆرەکان لە ئەو نەخۆشخانەی کە خۆیانیان لە عیادەکانیان نەخۆش بەبێ بەرامبەر ئەبینن و بڕیاری نەشتەرگەریان بووین و لەو نەشتەرگەریانەشە بەبێ بەرامبەر نەشتەرگەریمان بۆکەن لە شاری سلێمانە بە تەقریبی نزیکەی 7 پزیشک هاوکارمانە و زۆرینەی زۆریان
بەبێ بەرامبەر لەگەڵمان هاوکار دکتۆریش هەبوو لە سەرەتایە ئاستەنکە بۆ چونکە تەڕادەیەک پزیشکەکانیش ئەوەی هەیە خەڵک ئەڕواتە لایەنەوە ئەڵێ نەخۆشم و توانای تێچووی ئەم نەشتەرگەریە منە فێڵی لێکراوە ئەوانیش لە سەرەتایە گرفتیانەوە بەڵام دوای ئەوەی کە دڵنیا بوونەوە ڕێکخراوی زات لیژنەی بە دوواداچوونی هێو لە نەخۆشەکان دڵنیا ئەبێتەوە نایڵێت ئەو جۆرە کەیسانە بەسەریا تێپەڕێت ئێستا هیچ گر و گرفتێک نیە الحەمدوللا و بەرامبەر بەبێ گرفت نەشتەرگەریەکانمان بۆکەن ڕێکخراوی زاد هەر لە سەرەتاوە کە دروست بووە دروشمی زاد بۆ ژیانەوەی ئادەمی زادی هەڵگرتەوە هەر لە ژێر ئەم دروشەشما کارەکانی ئەکات ئێمە جگەلەوەی نەشتەرگەری بۆ نەخۆشی هەژار و کەم دەرامەت ئەکەین دەرمانی بۆ دابین ئەکەین لایەنێکی تری ئیشەکەی ئێمە کار لەسەر هۆشیاری تەندروستی ئەکەین ئەمانەوەیە تاکی کورد ئەو هۆشیاری هەبێت پێش ئەوەی نەخۆش بکەوێت بتوانێت ئاگاداری تەندروستی خۆی بێت ئێمە سەرڕای نەشتەرگەری هۆشیاری تەندروستیشمان هەیە و پرۆژەی تایبەتمان هەیە بۆ ئەوانش لەسەر جەم شارەکان هۆشیاری تەندروستی بڵاو ئەەکەینەوە بە شێوەی سیمینارات یا خۆت کۆرس سیمینارەکانمان لە دام و دەستگاکان بێ ڕێکخراوەکان بێ قوتابخانەکان بێت یاخود ئەو بۆنانەی کە ئەکرێت ئێمە هۆشیاری تەندروستی لەسەر نەخۆشیەکان چۆنێتی چارەسەر وەرگرتن دەرمان خۆراک سیمینارات لەسەر ئەماکەین بەبێ بەرامبەر بۆ دانیشتوان وەلایەنێکی کەشمان ئێمە کۆرس بۆ بەشی پزیشکیەکان ئەەکەینەوە چونکە ئێستا لەبەر ئەم کۆرۆنای کە دروست بۆ بە شێوازی ئۆنلاین زیاتر ئەم چەند ساڵە دەرز ئەخوێنرا ئێمە لێرەیە بە شێوەیەکی خۆبەخشانە بەبێ بەرامبەر کورسیان بۆکەینەوە دەرزی بێکانەوە لابێت ئەو بوارە تووبیانی کە پێویستەکات پەرستارێک یاخود دکتۆرێک شارەزاییتیە هەبێت و بتوانێت لە خستەخانەیە خزمەت بکات ئێمە لەو بوارەیە هاوکاریانەکەی ڕێکخراوی زاد ئەو بربەستەیشکان کە تەنها دەوڵەمەندەکان ببەخشن کەسی ئاسایش ئەتوانێت ببەخشێت گرنگ ئەوە نێکچەنێک ئەبەخشیت گرنگەوەی چۆن ئێبەخشیت و بەکی ئەبەخشیت ئەگەر بڕێکی کەمیش بێت زاد ئەو پامێ گەاندۆ بە خەڵک تەنها دەوڵەمەند نەبەخشێ ئەوانشی کە باری ئابوووریان مامناوەندا یاخود بژێوێکی ئاسایان هەیە لە 250 بێت یاخود تا زۆرترین بر کە خۆی بێوێت بتوانێت ببەخشێت و بتوانێت هاوکاری خەڵکی بکات.